باش چەند تێزێک دەربارەی هزری مرۆڤ لە خوێندنەوەی فەلسەفەدا پێشنیار دەکەم کە چەند خاڵێک لەبەر چاو بگیرێن. من لەم بەشەدا ئەو خاڵانە تاو توێ دەکەم بۆ هیوایی کە هەمومان کەڵکی لێ وەربگرین. لە خۆرهەڵاتی نێوەند کە ئێمە بەشێکین لێی فەلسەفە لە فێرگەکاندا ناخوێنرێت. من پێشنیاری دەکەم کە ئێمە خۆمان فەلسەفە بخوێنین، چونکە فەلسەفە نەک تەنیا هاوکارمانە بێ لە تێگەیشتنی هەموو بابەتێک کە خۆمان دەمانەوێت تێیدا قوڵ بینەوە، بەڵکو فەلسەفە دەکرێ بێبەڕابەرێکیش بۆ ژیان. من ڕێبەرفەتاحم بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسیێنن. یەکەم، لە فەلسەفەدا تێگەیشتن لە پەیوەندی سێگۆشەی زمان، عەقڵ و بوون زۆر گرنگە. بوون مەبەستم خود کۆمەڵ و گەردوونە. عەقڵ چەند فەنکشنێکی هەیە: درکاندنی هزر، پێزانین، سۆزداری، وێناکردن و ئەندێشە سازی هەمویان لە مێشکدا دەگوزەرێن. عەقڵ بوونێکی فیزیکی نییە، بە پێچەوانەوە مێشک لە کاسەی سەردایە. هەموو پرۆسەیەکی عەقڵ لە مێشکدا دەگوزەرێ. زمان چالاکیەکی عەقڵە و لە سروشدا تەنیا مرۆڤ زمانزانە یان دەپەیوێ. هەڵبەت عەقڵ چالاکی دیکەی زۆرە. لە زمان بە تەنێ تێگەیشتنی مرۆڤ بۆ بوون نادرشێنێ، چونکە ئەم بوونەوەرە سەرباری زمانزانین داهێنانی دیکەشی گەلێک زۆرە. بۆ نمونە میوزیک، هونەر، ماتماتیک، سەما، سترانبێژی، وێنەگرتن، وێنەکێشان، پەیکەرتاشین، گریان، پێکەنین، خەمباربوون، خۆگۆڕین، بیرکردنەوە و زۆری دیکە کە هەمویان پێکەوە ڕەنگە تێگەیشتنی مرۆڤ لە بوون بەیان بکەن، هەرچی زمانە لە نێوان عەقڵ و بووندایە. دووەم، لە هەموو توێژینەوەیەکدا پێویستە دوو ڕەهەند لێک جودا بکەینەوە: بابەت و بەشدار. زۆربەی جار بابەتەکە تاوتوێ دەکرێ، نەک بەشداران یان کەسەکان. بۆیە گەر پەلاماریش دەدەین پێویستە پەلاماری بابەتەکە بدەین، نەک کەسەکان. گەر هەڵی دەوەشێنین پێویستە بابەتەکە هەڵبۆشێنین، نەک بەشداران. زۆر جار هەوڵ دەدرێ پەیامبەر لە نێو ببرێ بۆ ئەوەی پەیامەکەی نەگاتە جێ. ئەوە دیبەیت نییە، کەسایەتی تەرۆرکردنە. هەمان پەیام ڕەنگە دوا بکەوێ، هەڵبەت هەردەگاتە جێ، پەیامبەرێکی دیکە دەیگێنێ یان شەماڵ دەیبات. ئامانج لە تاوتوێکردنی بابەتێک جا هەرچیەک بێ پەلاماری یەکتر و سەرکەوتن بە سرێکتردا نییە. هەروەک گەیشتن بە ئامانجێک ڕەنگە ڕێکردنەکەی بە چێشتر و بە سوودتر بێ لەوەی کە لە کۆتاییدا دەست دەکەوێ. جا هەرچیەکە گرنگترین خاڵ لە تاوتوێکردنی بابەتێک ئەوەیە کە هەموو پێکەوە بە ئاگاتر و شارەزاتر لێی دەربچین. گەر ئەمەمان کرد ئەوە ئامانجمان پێکاوە. هیچ گرنگ نییە بگەینە ئامانج، بگرە ئامانجی هەر نییە. هیچ گرنگ نییە سەر بکەوین، بگرە سەرکەوتنی تێدا نییە. هەموو سەرکەوتن و هەموو ئامانجێک داهاتوو بە جۆرێکی دیکە دەیبینێ. سێیەم، لە هەموو توێژینەوەیەکدا دوو ڕەهەند تێکەڵن: دیدی فەلسەفی و مێتۆدۆلۆجی. یەکەمیان هزری فەلسەفی پێکدێنێ، دیدی بیرمەند لەسەر بابەتی توێژینەوەکە چییە کە دیارە پەیوەندە بە بوونەوە، ئەویش خود کۆمەڵ و گەردوونە. هاوکات هەموو دیدێکی فەلسەفی بە مێتۆدۆلۆجیەکدا ڕێژراوە. بۆ نمونە مێتۆدۆلۆجی کانت لە هەیگەڵ جیاوازە، ئەفلاتون لە هەردووشیان. هەروەک مێتۆدۆلۆجی زانایانیش لە یەک جیاوازن، گالیلۆ لە کەپلەر جیاواز بۆ و نیوتن لە هەردووشیان. وەک بڵین هەموو ڕووبارێک بە ڕێڕەوێکدا دەڕوات، بەڵام هیچیان لێک ناچن. هەموو بیرمەندێک دید و مێتۆدۆلۆجی کاریگەر دەبێت لەسەر ئەوانی هاوچەرخی خۆین و ئەوانیش کە دوای خۆی دێن. دید و مێتۆدۆلۆجی فەلسەفە دەکرێت بجۆزرێنەوە. بیرمەندێک دەکرێت بەشێکی یان هەموو هزری خۆی هەستەرێکێکی دیکە دابڕێژێ. بۆ نمونە مارکس، داروین، فرۆید مێتۆدۆلۆجی هەیگڵیان لە داڕشتنی فەلسەفەی خۆیاندا بەکارهێناوە. هەروەک لە زۆر ڕۆوە هزری فەلسەفی
کاریگر دەبێ لەسەر ژیانی خەڵکی ئاسایی. چوارەم، بیرمەند لە هەزردا ڕەچەشیێنە، هەڵبەت ئەوە ناگەیەنێ کە سەر تاپا هزری نوێیە. زۆر جار هزرێکی فەلسەفی یان زانستی نەک داڕشتنەوەی ئەوەی پێشخۆیەتی، بەڵکو خۆتزیینەوەیە، ڕەخنەگرتنە، وەرگرتنە لێی. گەل لە بیرمەند وەک بەرگدرو بڕوانین، مەرج نییە هزری لە پارچەیەکی نوێەوە دەست پێ بکات، بەڵکو ڕەنگە بەرجی هزری یەکێک یان زۆر بیرمەندی پێشخۆی هێنابێ هەڵی وەشێنێتەوە و بۆ خۆی پێکەوە بنێتەوە. دیارە دەرزی، مەقەست، دەزوو، زۆر شتی دیکەی واتە ئەمڕازەکانی لە بیرمەندی دیکەوە وەردەگرێ. هەرکە پارچەش کورتی هێنا هانای بۆ یەکێکی دیکە بردووە یا خۆی تێیداوە. هەڵبەت ئەم مێتۆدۆلۆجیە لە پەرەپێدانی هەزردا ئاساییە. بۆ نمونە هەیگڵ هەندێک چەمکی فەلسەفی ئەمانوێل کانت بەڕێگرت دەبینێ لە پەرەپێدانی فەلسەفەی خۆیدا. بۆیە دەستبەرداریان دەبێ و پەنا دەبات بۆ دیالێکتیک، بۆ ئاوەڵاکردنی گەوهەری ئایدیا. دیالێکتیکیشی لە ئەفلاتونەوە وەرگرتووە. هەرچی کارل مارکسە ناوەڕۆکی چەمکی دیالێکتیک وەردەگرێ، بەڵام بەسەر ئایدیادا پیادەی ناکات، بەڵکو دەیکات بە پڕپڕی پشتی پێشخستنی کۆمەڵ. دەڵێ ناکۆچی نێوان چەوساوە و چەوسێنەر بە زمانێکی ساکار لە مێژوودا پەیوەندی دیالێکتیک حکمی دەکات. پێنجەم، هەندێک چەمکی هزر هەن ڕەنگە لە چاوی ئەمڕۆوە لەبەر هەر هۆکارێکە چیدی نەچنە عەقڵەوە. ئاماجی داڕشتنی هزر ئەوە نییە کە ئایا بۆ ئەمڕۆ گونجاوە یان نا، بەڵکو ئەوەیە کە ئایا لە ڕۆژگاری خۆیدا ڕەچەشتێن بۆ یان نا. ناکرێت لە هزری ئەفلاتون بنواڕین لە چاوی ئەمڕۆوە. گرنگیەکی دیکەی هزر لەوەدایە کە ئایا بۆ بە بەردێکی بناغی پێشخستنی هزری مرۆڤ یان نا. ئایا بیرمەند، فەیلسوف و زانای دواتر توانیویانە لە داڕشتنی هزری خۆیاندا جێ بکەنەوە؟ پرسی گرنگی هزر لەوەدایە کە ئایا فەلسەفەیەک یانێکێک لە پایەکانی ئەڵقەیەکە لە زنجیری پتەوی هزری مرۆڤ؟ شەشەم، زاراوە لە بیرمەندێکەوە یان لە تافێکی هزرەوە بۆ یەکێکی دیکە دەگۆڕێ، چەمکی جیاوازن. بیرمەند زاراوە بە بەری هزری خۆیدا دەبڕێ. هەمان زاراوە مانای جیاوازی پێدراوە لای بیرمەندی دیکە. بۆ نمونە زاراوەی دیالێکتیک لای ئەفلاتون، لای کانت، لای هێگڵ و لای مارکس چەمکی فەلسەفی جیاوازن، تەواو جیاوازن. هەڵبەت هەمووشیان هاو بنەمان. بیرمەند وەک شاعیر بە کۆمەڵێک زاراوەدا دەناسرێتەوە، کەپسولن بۆ قەتیسکردنی چەمکی هزری و هەموو پێکەوە بەسراون لە تۆڕێکی بە بەڕشدا کە فەلسەفەکەی پێکدێنن. بۆ نمونە کانت بە عەقڵی پەتی، عەقڵی کردا، کەتەگۆری ئیمپەرەتیڤ، جیهانی نیۆمینەڵ، جیهانی فیۆنۆمینەڵ زۆری دیکەدا دەناسرێتەوە. هەرچی کارڵ مارکسە بە بەرهەمهێنان، پەیوەندی بەرهەمهێنان، کاپیتاڵ و زۆری دیکەدا دەناسرێتەوە. حوتەم، هزر لە بواری جیاوازی زانیندا پێکەوە لکاون و جیاکردنەوەیان ئەستەمە. هەموو ئەم بوارانە بۆ نمونە فەلسەفە، کۆمەڵناسی، زانست، ئەدەب، هونەر و هەموو ئەوانی دیکە پەیوەندی گۆڕکێکی ئۆرگانیکیان لە نێواندایە. پێشکەوتن و شکست لە هەر بوارێکدا کاریگەر دەبێت لەسەر ئەوانی دیکە. زۆر جار سەرمان دەسوڕمێ لەوەی لە سروشدا هەندێک لێکچوون دەبینینەوە کە دەکرێت لە ڕۆکەشدا وەک ڕێکەوت ببینرێن. ئێمە ئەوەمان لە یاد دەچێ کە سروشت خۆی یەکەیەکە و ئێمە لە عەقڵماندا پارەمان کردووە، چونکە گەر بمانەوێ لە سروشت تێبگەین چارمان نییە، دەبێت لە چەند بیرۆکەیەکدا وردی بکەین و دواتر لێکیان هەڵبشێشینەوە بۆ هیوایەی کە هەم دیاردەی دیکەمان بۆ لێک بدەنەوە، هەم پێشبینی داهاتوومان بۆ بکەن. دیاردەی جودا پەنجەرەن لەسەر بەشی جودایی بوون یان سروشت، هەر یەکەیان نهێنیەکی سروشت یان بوونمان بۆ دەدرچێنن. لە هەندێک زانستدا دیاردەی سروشت تەواو مانای خۆی ون دەکات و لە بووندا دەبڕێ. لە زانستی سروشتدا وەک فیزیا ڕەنگە ئاشکرابێ کە ئەم بیرۆکانە دابڕانی دیاردەیەکی سروشتن لە عەقڵی ئێمەدا، بەڵام زۆر جار دیاردەکە لە ناوەڕۆکی سروشتی تەواودا دەبڕێ و تەنیا دەبێ بە مەشقێکی عەقڵی پەتی وەک هەندێک جار لە ماتماتیکدا دەیبینین.
کۆمەڵێک بیرۆکە و بڕی ماتماتیشی بە چەند ڕێژی ڕێپێدراودا تێک هەڵدەکێشین بۆ دەستکەوتنی ئەنجامێک کە ڕەنگە دیاردەیەکی سروشتی لێک بداتەوە یان تەنیا مەشقێکی عەقڵی پەتی بێ. بەڵام نابێت لە یادی بکەین کە ڕێپێدرا و هێمە هەر لە سەرەتاوە لە سروشتەوە سەریان هەڵداوە و دواتر لە سروشت ڕوودکراونەتەوە، هەروەک ڕێپێدراو لەو دانووسانەوە هاتووە کە سروشت ڕێپێداوین. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.